ئەنجامدانی ریفرامدۆم لە هەرێمی کوردستان لە ئێستادا بووەتە باسێکی گەرم لە نێوان لایەنە سیاسیەکان و شەقام و دامەزراوە ئەکادیمیەکانی کوردستان. بەشی فەلسەفەی کۆلیژی ئەدەبیاتی زانکۆی سلاحەدینیش پانێلێکی باناونیشانی ڕەهەندەکانی فەلسەفەی سیاسی بە دەوڵەتبوونی باشووری کوردستان بۆ نوێنەری ژمارەیەک لایەنی سیاسی ئەنجامدا. کاتی وە هاتووە بۆ ئەم بابەتە گرنگانە ئەکادیمیانە بچینە ناو بابەتەکە، پرس بە خەڵکی ئەکادیمی بکرێتن، پانێڵ بکرێتن لەسەر ئاستی ئەکادیمی. لەبەر ئەوە ئێمە بە پێویستی دەزانین کە لە ناو حرەمی زانکۆ خەڵکانی سیاسی بێن لێرە بە شێوەی زانستیانە و بە شێوەی ئەکادیمیانە گفتوگۆ بکەن و پەیامەکانی هەم بگەینە. هەرچەندە یاسا ناسان بەردەوام تەکید لەوە دەکەنەوە ئەنجامدانی ریفرامدۆم بەبێ کارەکردنەوەی پەرلەمان شکست خواردوو دەبێت، بەڵام جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان دەڵێت لە ئێستادا بۆ ئەنجامدانی ریفرامدۆم هیچ پێویستمان بە پەرلەمان نییە، چونکە پەرلەمان پێشتر کاری خۆی بۆ ئەو پرسە کردووە، ئەویش دروستکردنی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی کوردستان بوو. پەرلەمان ئیشە گرنگەکەی کرد، ینی پەرلەمانیشی خۆی کرد کە کۆمیسیۆن پێکینە بە پێی مادەی 16 بەرگەی سێی ئەم کۆمیسیۆن دەتوانێت ڕێنەمایی ئەنزیمە هەرچی پێویستە بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم بی هەڵبژاردن بیت، ینی دەربی کرد خۆیان دەسەڵاتی خۆیانە. ئەوەی دەمێنێت دیارکردنی ڕۆژی ڕێفراندۆم ئەوە دەسەڵاتی سەرۆکیاریمە بە پێی مادەی 10. لە دوایین کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتی بڕیار دراوە کە ئەو حیزبە کاری جدی بکات بۆ ئەنجامدانی ریفرامدۆم و چارەسەرکردنی کێشەکانی هەرێم. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتیش دەڵێت بۆ ئەنجامدانی ریفرامدۆمێکی سەرکەوتوو پێویستمان بە کۆدەنجی نیشتیمانیە. کێتی نیشتیمانی کار دەکات بۆ کاراکردنەوەی پەرلەمان بۆ چارەسەرکردنی کێشە یاساییەکان و بنەما یاساییەکان. یەکێتی نیشتیمانی داوای یەکریزی نەتەوەکەمان دەکات بۆ کۆدەنجی نیشتیمانی و هەروەها یەکێتی نیشتیمانی هەموو لایەنەکان داوەت دەکات مەسەلە کێشە بچووکە بێکەلکەکان بکەین بە قوربانی ئامانجا مەزنە گەورەکانی داهاتوو. یەکگرتووی ئیسلامی کوردستانیش ڕای دەگەێنێت پێویستە پێش ئەنجامدانی ریفرامدۆم کێشەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێت. گرنگە کە هەنگاو بەرەو پێشەوە بنین بەرەو سەربەخۆیی و هەر شتێ پێویستکە، بەڵام پێش ئەوە لەگەڵ ئەوە گرنگە کە کێشە قەیرانە سیاسیەکە چارەسەر بکرێت، پەرلەمان کارا بکرێتەوە، کۆدەنگیەکی نیشتیمانی دروست بکرێت و ئەو حاڵەتە ناهەموارە بژێوەی کە ڕووی سەرشانی هاوڵاتیانی کوردستانی قرس کردو ئەبێ ئەو حاڵەتە ئەو باری بژێوی هاوڵاتیان سوو بکرێت، باش بکرێت. اینجا لەگەڵ ئەوە هەنگاو بنین بەرەو ریفرامدۆم. تا ئێستا هیچ هەنگاوێک بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم بە تایبەتی کارەکردنەوەی پەرلەمان لەلایەن لایەنە سیاسیەکان نەهاوێشتراوە و وادەیەکیش بۆ ئەنجامدانی ریفرامدۆم لەلایەن دەسەڵاتدارانی هەرێم بە فەرمی ڕانەگەیەندراوە. ئەو کۆمیتەیەش کە بڕیار بوو لە گشت حیزبەکان بۆ ئەو پرسە پێک بهێنرێت دروست نەکراوە، بۆیە پێدەچێت بەهۆی ئەو کێشە ناوە خۆیانە و دژایەتی وڵاتانی ئیقلیمی بۆ ئەو پرسە ئەمساڵ کوردستان نەتوانێت ریفرامدۆم ئەنجام بدات. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.